نایڕای بەخشەی میرەبان ئەمڕۆ لە شاری ئۆسلۆ لە پایتەختی نوێژ بەشداربوون لە کۆبوونەوە و کۆنفرانسی ساڵانەی کۆمەڵی ئەوروپی بۆ نووسەرانی زانستی لە فەزڵی خۆی گەورەوە ئەمڕۆ بە دووش خۆش بووین. یەکەمیان ئەو بوو کە دوو توێژینەوەمان عەرزکرا بوو، دومیشان ئەو بوو کە وەرچەرخانێکی دیکەی تاوەری تەندروستی سمارتمان لێرە لە ئەوروپا بینی، ئەویش لە زاری خۆیانەوە. ئەم ژوورە تایبەتە بە ئەو پۆستەرانەی کە وەک ئیدیتەر وەرگیراوە، پێشنیاری ئیدیتەرەوە بۆ ئیدیتەرەکانە. یەکێک لە پێشنیارەکانی ئێمە و توێژنەوەکانی ئێمەش لێرە عەرزکراوە. سوپاس بەخوا. لەم توێژنەوە ئێمە باس لەوە بکەین کە پێویستە کات ڕوبەڕووبوونەوەی گۆڤاری سەختە شکڵەکەی بگۆڕێ. ڕێژەیەکیش دیکە لە توێژینەوەکان کە لەم کۆنفرانسا شاندراوە بە شێوەی پۆستەر، لەم توێژینەوە باز لە کاریگەری گۆڤاری سەختە ئەەکەین لەسەر زانستی نەشتەرگەری سنگ و دڵ. ئیدیتەر ئینچیفی جۆرناڵەکەیان واتە سەرنووسەری سەرەکی گۆڤارەکەیان داتایەکی خستە ڕوو، یا لە داتاکە باسی کرد کە لە وڵاتی عێراقەوە لە ساڵی ڕابردووە زۆرترین باس و خواسی کوالیتی جۆرناڵ کراوە. زۆرترین توێژنەوەی زانستی دەربارەی کوالیتی توێژنەوەی زانستی لە عێراقەوە ئەنجام دراوە سەر ئاستی جیهان. وێشێکی دیکە لە وەرچەرخانەکانی تاوەری تەندروستی سمارت بە هاوکاری ڕێکخراوی کەیسان بۆ توێژنەوەی زانستی. سمارت وەرچەرخانە.